I'm fine, thank you. Now, what's your name? My name is Anas. Now, do you like school? Yes. Yes. Where are you from? What from? You. Where are you from? I'm from Kurdistan. Kyrgyzstan. Thank you. And How old are you? I'm 7 years old. Yes, thank you. Do you like your class? Yes, I like my class. Yes, thank you. Bravo. You are very nice. All for them. Do you like your friends? Yes. Now, who is very you live? What? About live? plane, about say. Who is? Yes. 11, yes? 11 minus 5 equals 6. Yes, thank you very much. And 4 plus 3 equals 7. Yes. 7 Minus minus 3 equals 4. Thank you very much. Now 3 plus 7 equals 10. Yes, thank you. 10 minus 7 equals 3. 3, very good. 9 plus 8 8 equals 7. 70. Yes, thank you. 70 plus Yes. minus 8 equals 9. Yes, very good. Anas. I love you. Love you too. Me too. 40 minus 8 Yes. equals 6. 6, very good. Thank you. چۆنی؟ باشم. زۆر باشی؟ ناو چیە تۆ؟ شاتو. شاتووە شاتوگیان تۆکە لەم خوێندنگەیە هیت ئەخوێنیت مامۆستاکان چۆنن لەگەڵ تا هاوڕەکانت چۆنن لەگەڵ تا باشە. دڵە خۆشە لەگەڵیانە ئا. ئەچنە ماڵە بیری هاوڕەکانی ناکەی نە. بیریان ناکەی ئای ئاوا ئێ باشە تۆ پێم بڵێ لێرە هەڵسوکۆتی مامۆستاکان چۆنن لەگەڵ تا جگە لەوانە هیچی ترێ پێ ئەڵێن هیچ ڕێنماییەکانەیە بۆ تۆ بە. دەست خۆش بێ زۆر سپاس باش. قوربانی تۆی گۆرانی زانی پێشکەشمانی بکەیت ئەتوانێت یەک هاویێمە یەنافۆی دافێمە زۆر ویایە بچووکە هەندیە و ئێستوتە پێمان دەیەوی ئابن یەدەی سازۆی ئازابن هەیزایە بە بابەتت بان پێمان دەکافیتەک بە ئاسەتەن بچووکە هێندەکایە و دەبووکە ساد بۆ تۆ هاویەمان پۆچمان دەوێت وەستەمەتەوە. چۆنیت؟ باشم. باشی تۆ شاتوو هاوڕێتەوە نییە؟ ئەی چۆنە هەڵسوکۆتی لەگەڵتانە خەکارێکی چۆنە هاوڕێکی چۆنە بۆتان؟ وەڵا زۆر باشە. خۆشتانەوێت؟ بەڵێ. ئەی حەزەکەن هەمیشە لەگەڵتانە بێت بیری ناکەن کاڕەتە ماڵێ؟ وەڵام من دایمی لە ماڵەوە بیری هەموو ڕەفیقەکان نەکەم.
ئەی پێت خۆشە هاوکاری بکەیت ئێستا و پێویستی بە هاوکاری تۆ لە هەنێشتا هاوکاریەکەی گەرداوای شتێک لێ بکات خۆی توانای نەبێ ئەنجامی بدا بە تۆ بڵێ بەڵێ زۆر باشە دەست خۆش بێ زۆر سپاس پێشەکی خۆشحاڵم بۆی کە تەلەڤیزیۆنی پەروەردەی هاتێرە سپاسی بەڕێستانەکەین من وەکو باوکی مناڵێکی خانپەداویستایی بە تۆم وەکو مامۆستایەکی ژە سەنتەرەکە ئەوە ماوەی 2 ساڵە لێرەم خزمەتی ئەو مناڵە بەڕێزانەکەین و خۆشحاڵین بۆی کە دایک و باوکی و مناڵانەی کە هاتوونەتە ئێرە و ئێمە ژمارەی 14 مناڵمان لایە وەکو سەنتەر 4 مناڵمان لە پۆلایە 10 مناڵیشمان ناو سەنتەرەکەیە بەس ئیشی من ئەوەیە کە ڕۆژی 2 دەرس بەلایانی کەم و کوردی بیرکاری ئەچمە پۆل لەگەڵ کچەکەم وەکو باوچێک خزمەتی و مناڵانە ئەەکەین لە پۆلا دەرسیان پێڵێن ئاگادەوان لێیانە بێت و هەروەها دەستیان نەگرین و ئیتر بە پێی دەرسەکە بەس ئەوەیە کە چەندێک بتوانین خزمەتی و مناڵانەکەین لە دەرزوتنەوە لە ئاگامان لێبێ زووە بە تایبەتی لە نووسینی ئیملای کوردیە بە تایبەتی لە نووسینی بیرکاریە ژمارەکان ئەو 2 دەرسە زۆر گرنگە ئێمە من وەکو خۆم وەکو مامۆستا ڕۆژی 2 دەرس دەچمە پۆلەوانێ تر چاودێری بەڕێزی کەژێ ئەوان جەچەن لای مناڵەکانی کە هاوکاریانەکەن چەندێک بتوانین لە دەرسەکانە ئەچینە لایەن و وەکو ئەوەش کە زۆر باشن پار لە پۆلی 2 بووە ئیمساڵژەوە چۆت پۆلی 3 2 ساڵ بەردەوامە بین ئەتوانم بڵێن هەتا پۆلی مەرحەلەی ئیبتیدایی تەواوکات ئێمە لەگەڵی ئەبین و لەگەڵی ئەڕۆین پۆل بە پۆل نەکچە کەشم سە مناڵی کەشمان لە ینیگەر بێنە پۆلی 3 و ئەمانە مناڵی کەمان لە ئەگام لەوانی شەبێت نەگە کچەکەی خۆم ئیتر بڵێن 2 دەرس لە پۆلێکە لای کچەکەم دەرسێکی کەش دەچمە لای پۆلێکی لای مناڵەچکە هەلوک خۆم وەکو کچی خۆم سەیریانەکەم مناڵەکان هاوکاریانەکەین چەندێ بتوانین لە پۆلا بەڕێوبەر و مامۆستای پەروەردەی تایبەت بڵێن وەکو مامۆستایەک هاوکاریانەکەم بەڕێوبەریش زۆر هاوکاریمانەکە سپاسیەکەین مامۆستا میدیاخانیش بە هەمان شێوە بەردەوامین تا کۆتایی ساڵی شەڵا ئەزمونێکمانە بێت لەوەی کە خزمەتی مناڵانە بکەین و زۆر سپاسیانەکەین سپاسی دایک و باوکشیانەکەین کەوانش زۆر هاوکاریمانەکەن لە ماڵەوە چیان پێڵێن لە ماڵەوانێ بە هەمان شێوە ئەوانش دەرسەکانیان پێنووسن و هەموو ئەو شتانی کە ئایانوێت ئێمە پێیان دەڵێن ئەوانش ئەیکەن و سپاسانەکەین بەڕێستان وەکو مامۆستایەکی خۆبەخش ڕۆژانە لەگەڵ ئەو مناڵانەیە وێنێن بەڕێزی وەکو مامۆستایەکی خۆبەخش لەم سنتەرە ڕۆژانە هەڵەسی بە چاودێریکردنی ئەو مناڵانە چی وای لێ کردووی کە هەستی بمکە ئەنجامدانی ئەم کارە و بە شێوەیەکی خۆبەخشانە پێشێکی بە خراستنتان نەگەم هیوادارمە سەرکەوتوو بن و بەرنامەکانتان زۆر پێشکەوتووەکوم تەبایەکەم سەرکەوتوو بن ئینشەڵڵا وەڵای بەس ئەوەیە نازانم من هەستەکەم کە یارمەتی و مناڵانەیەم هەستەکەم زۆر مرتاحەم ئاین چەند جاوتیانە مەسەن دامەزراندنیان هەنێشت من تومە گرنگ نییە گرنگەوەیە ها تۆزە خۆت مرتاحکەی لەگەڵ ئەو مناڵانانی من هەست بە مرتاحیەکەم هەستەکەم تۆزە یارمەتی و دایک و باوکانەیەین هاوکاریشیان بکەین من زۆر وەکو خۆم زۆر مرتاحم هاوڕەکانشم سپاس بۆ خۆی ئەمە 7 کەسین خۆبەخشین لێرە هەمومان مرتاحین و من هەست بە شانازیەکەم کە لەگەڵیان ناکارەکەم ئەرکی ئێوە ڕۆژانە چیە چۆن مامەڵیان لەگەڵاکەن بەڵێ فێری ڕەنگەکان شێوازی دانیشتن هەڵس و کەوتکردن سارد و گەرم چوونە دەرەوە و یاریکردن لەگەڵیانە کاتی خواردنیان هەیە هەموو کاتەکانیان ئەبێ ئێمەیان لەگەڵ بین دەستان خۆش بێ سپاس مەمنون
هیوادارم سەرکەوتوو بن هیوادارم تەمەناکەم ئەو ڕۆحی یارمەتیە لە هەموو کەسێکە هەبێ زۆر سوپاس مامۆستا. یانەکەم مەمنونی جان خۆشحاڵ بووم. من لێرەوانێ بە ناوی خۆمەوانێ سوپاسی هەرێک لەو کەسانەیەکەم کە خەمخۆری پەروەردە و فێرکردنن کە بەو هیوایی بتوانین ئێمە بناغی پەروەردە لە وڵاتەیە بناغەیەکی پتەوی بۆ دانین بۆ ئەوەی ئەو نەوانەی کە لە دوا ڕۆژایەن هەمویان کەسی چاکیان لێ دەرچێ هەمویان کەسی دادپەروەریان لێ دەرچێ لەبەروی ئێمە بەڕاستی تەمەنمان تەواو بوو. بەنیسبەت قوتابخانەی ئێمەوانەیە ژوورێکی سەرچاوەمان هەیە. من زۆر دەمێکە لە 94وانێ هەوڵەیەم بۆ ژووری سەرچاوە بەهۆی ئەوەی کا کوڕەکەی خۆم خاوەن پێداویستی تایبەتە بەڵام بەداخەوە کە کوڕەکەی خۆم فریاینەکە و من ئەم مناڵانە ئەبینم لە قوتابخانەکانە حتا لە تەمەنی کە کاتی یاریدە دەربووم جاران ئەم پەروەردەی تایبەتە نەبوو. مامۆستاکان پیانە هەڵە شاخان ئیزعاجیانەکردن وایان لێها مناڵەکان تەرکی قوتابخانەیانە کرد ئەم بینین لەسەر جادا بەڕاستی خەمێکی گەورەیە. من حەز ناکەم مناڵی خاوەن پێداویستی تایبەت بێبەش بێ لە قوتابخانە لەبەرەوە لە ڕێی مامۆستا میدیاوە من زۆر سپاسی مامۆستا میدیا ئەەکەم بەڕاستی مامۆستا میدیا بە کەلیمە مامۆسایە خەمخۆری مناڵی خاوەن پێداویستی تایبەتە هەروەها بیری شمنەتیە مامۆستا بەکرد زۆر یارمەتی یاوین زۆر سپاسیەکەین هەموو سەرپەرشتیارەکان بۆیە لەبەرەوە من تەکلیفم لێ کرد لە ڕێی ئەوانێ وتم ئێمە ئەم قوتابخانەی ئێمە هەموو ساڵێ چەند مناڵێکی ئاوامان هەیە دانانیشن لە پۆلە حاڵەتەکانیان چییە؟ ئەویش یەک دوو کۆبوونەوەمان کرد لە ڕێی مامۆستا میدیاوە لەگەڵ دکتۆر کەریم قەرەچەتانی و دکتۆر ئەفرامە وەگەیشتینە ئەوەی کە هەوڵێک بین لە ڕێی محافەزەوە بێ لە ڕێی پەروەردەوە بێ سەرچاوەیەک بۆ ئەم مناڵانە دوو ژووری سەرچاوە دابینکەین. ئێمە بۆ ماوەی 2 ساڵە بە هاوکاری ڕێکخراوی قەندیلی سویدی وە سەرپەرشتی مامۆستا میدیا عومەر ئەو ژووری سەرچاوەمان هەیە لەگەڵ ئەوەی کە کادرمان کەمە 15 مناڵی خاوەن پێداویستی تایبەتمان هەیە. ئەم مناڵانە پێشوەخت ساڵێک لە ژووری سەرچاوەکانە بن دوای ساڵەکە ئەوەی کە توانای خوێندنی هەیە و ئەتوانێت دانیشێ ئێمەیان بینە پۆلەوانێ و ئێستا قوتابیمان هەیە لە پۆلی 2 ئەلحەمدولیلا زۆر باشە قوتابیمان هەیە لە پۆلی 3 زۆر باشە لەخوا بە زیابێ. من سوپاسی یەک بەیەکی مامۆستاکانەکەم هەروەها ئێمە بەهۆی هەمومان نەزانین زروفی حکوومەت و قەیران و ئەم شێوانەی کە هاتە پێشەوە یەک لە دوای یەک چەند دایکێکی خۆبەخشمان هەیە هەیەە مناڵی خاوەن پێداویستی تایبەتیشی نییە 2 ساڵە یارمەتی ئەو مناڵانە ئەیە من جارێکی کە بە ناوی خۆمەوانێ زۆر سوپاسی ئەو دایکانەژەکەم هیوا خوازم هەموو یەکێ لەم کۆمەڵگەی ئێمە چاوی لە مناڵانە بێت ئیتر گاڵتە پێکردنی سەر جادا با کۆتایی بێت ئیتر شکاندنی ئەم مناڵانە لە ناو کۆڕ و کۆمەڵ و خێزانەکانە با کۆتایی بێ ئیتر تانە لە خێزانەکانی ئەم مناڵانە با کۆتایی بێت هیوادارین ئیشەڵا لە حکوومەتە کەسانی بەرپرس بە تایبەتی وەزارەتی پەروەردە و کاروباری کۆمەڵایەتی ئاوڕێک لە مناڵانە بنەوانێ شوێنیان بۆ دابینکەن یەک شتیشەیە باوانە بێ لە لای ئێمە ئیترتاوە ئێمە داوامان کردووە چەند جار کۆمەڵی ئۆتیزم کاک ئارا زۆر بەڕێزە زۆر هەوڵەیە ئەویش ئێمە داوامان کردووە بۆ تەمەنی دوای 15 ساڵەکە ئەو شوێنی کە بۆیان دروستکراوە لە کارێزەوشک بەو هیوایی ئەو شوێنە بن بە مناڵانە کادری باشمان هەیە بۆیان دانێن خریجی زانکۆکان دەرونیمان هەیە کۆمەڵایەتیمان هەیە دکتۆری باشمان هەیە ئێمە با یارمەتیان بن ئیشەڵڵا شوێنێکیش بۆ ئەوان دابینکەن با نەبێ ئیترکە لە سەرەتایی 1 بۆ 6ەکە دابڕان بچنەوە جارێکی کە کۆڵان زۆر پێویستە عەفو کە ئاماژە بە ڕۆڵی دکتۆر دانیال بین دکتۆر دانیال سعدی بەڕاستی دکتۆرێکی زۆر دڵسۆزە زۆر یارمەتی و هاوکاری ئەم قوتابخانەیە خاستن بۆ ئەم مناڵانە نامەیەکی بۆ نووسم
مناڵەکە ئەنێرم مناڵەکە ئەبینێ ڕێنمایی ئەکا زۆر جار خۆی دوو جار هاتووە تا ئێستا لە کاتی خۆی سەعاتونی ویاوە بە ئێمە لەگەڵ مامۆستاکانە لەسەر ئەم پەروەردەیە قسەی کردووە لەسەر ئەم پەروەردەیە چۆنێتی ڕەفتار چۆنێتی هەڵس و کەوت چۆنێتی فێرکردنیان چۆنێتی گوێگرتنیان ئەمانە هەموو ئەساسە بۆ ژیانی ئەم مناڵانە لەبەری ئەوانیش بەڕاستی ئینسانێکن و هەر خوای گەورەوەکو ئێمە دروستی کردوون. ئیشەڵا تەمەنای باشە بۆ هەموو لایەگەکەم بە هیوای ئیشی باشتر بە هیوای لەشێکی ساق بە هیوای ئەوەی ئاوڕێکی بەزەیانە نەک هەر بەزەیانە بێ با پەروەردەیانەشت لەگەڵیا بێ بۆ ئەم مناڵانە من جارێکە سپاسی ئێواکەم بە خێر بێن سەرسەر و سەرچاو.